درەنگانی پێنجشەممە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پۆڵ ڕایەن بە وریاییەوە گەشتبین بوو. بۆ ئێستا کاری لەسەر دەکەین. سەرۆک ترامپ و پۆڵ ڕایەن نەیانتوانی بگەنە ئەو ئەنجامەی زۆر پێویست بوو. ئەویش دەنجی پێویست بۆ هەڵوەشانەوە و گۆڕینی یاسای بیمەی تەندروستی ناسراو بە ئۆباماکێر لە ڕۆژی مۆرکرانی 7 ساڵ لەوە پێش. کۆنەپارێزە کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران چوونە کۆشکی سپی و دوادەرفەتیان دا بە سەرۆک، بەڵام بەبێ ڕێکەوتن گەڕانەوە. ئێمە بە دڵنیاییەوە هەوڵی پەسەندکردنی دەدەین و لە ڕاستیدا ئێمە هەموو داوایەکی بەجێمان کردووە و بە هیواین ئەو داواکاریە بە جیانەی گویان لێ بگیرێن و دەرئەنجام پەسەندی بکەن. بەڕێز ڕایەن لە پشت دەرگای داخرا و هەوڵی خۆی بۆ گەیشتن بە ڕێکەوتندا لە کاتێک لایەنگرانی لەناو پارتیەکەی خۆی هیوادار بوون. کات کڕۆکی مەسەلەکەیە. ئێمە لە ئەرکێکی ڕزگارکردن داین و ئەمە تەنیا ڕێگەیەکی دیکەیە لە پرۆسەی هەڵوەشاندنەوە و گۆڕینی بەرنامەی تەندروستی ئۆباما. کۆشکی سپیش هەر نەبێت بۆ ماوەیەکی کەم لەم گەشتبینێدا هاوبەش بوو. ئامانجی سەرۆک تێپەڕاندنی پرۆژە بڕیارەکەیە بۆ ئەم شەو. بەڵام پۆڵ ڕایەن نەهاتە بەر پۆدیۆم و دەنگدانەکەش نەکرا. ڕێبەری دموکراتەکان نانسی پۆلۆسی دەڵێت ڕێبەرایەتی کۆماریەکان هەڵەیەکی جددی استراتێژیان کرد. نازانم ئەگەر بتەوێت بەمە بڵیت هەڵەیەکی نەشارەزایی ترامپ، بەڵام ڕۆژێک نایەت کە بڵیت ئێمە یاسایەک پەسەند دەکەین. ئێستا ئومێد ئەوەیە ڕۆژێکی زیاتری گفتوگۆ کۆدەنجی لە ناو یاسادانەران دروست بکات، چونکە کۆماریەکان دەزانن ڕێگنەکەوتن لەسەر پرۆژە بڕیاری بیمەی تەندروستی ئەجەندای سەرۆک دەخاتە مەترسی. هەموو ئەم ناڕوونیە گومانی جددی خستۆتە سەر بەڕێوەبەراتی کۆماریەکان بە پێی لێکدانەوەی پۆل گینزبرگ لە ئەنستیتوی بروکینگز کە بۆ دەنجی ئەمریکا دەدووە. ڕەوتێکی بێسەرەوبەرەیە، بەڵێنێک ناداتە کەس کە ڕێبازێکی باشی بەدوادادێت و ئەو پێشنیازە هەر ڕۆژە دەگۆڕێت. ئەنجامەکە هەرچیەک بێت سەرۆک ترامپ و کۆماریەکان کەوتونەتە ڕەوشێکی ئاستەم. ئەمە ڕۆژێکی خراپە بۆیان، ئەمە خراپە ئەگەر بیبنەوە یان بشدۆڕێن. ڕۆژێکی ئاڵۆز کە دەتوانێت کاریگەری هەمیشەیی بەسەر ئەجەندای کۆماریەکان بۆ وڵات هەبێت. ئەو کۆمیتەیە ئاگەهیان یا جڤاتە نوێنەرین ئەمریکی جڤینێک گرتی دیکە ئیرۆ سێشەمبێ سەبارەت گۆهداریکردنا پەیوەندیên alîkarên Serok Donald Trump digel karmendên ajansên biyanî piştî helbijartinên serokatiyê li meha 11 berî civînê serokê komîteyê endamê Komariyê Kongresê Devin Nunes got bi eşkereniyan eşkerekirina zanyariyan û agahdarîkirina Serok Trump û koşka spî bi biryareke wî ya taybet bû wî negot kakiyê ew zanyarî dane wî ew digel Serok Trump û rojnamavana axiftin bû berî komîteyê agahdar bike ev jî bibû cihê rexneya cêgirê serokê komîteyê Adam Schiff yê Demokrat. کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن ئۆتێلی ترامپ ئینتەرناشناڵ پێشێلکاری یاساکانی بەریەککەوتنی بەرژەوەندیەکان نییە. دیموکراتەکان پێشتر داوایان لە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری گشتی کردبوو لێکۆڵینەوە لەسەر بەڵگەنامەی بەکرێدانی ئەو باڵەخانەی پێشتر ئۆفیسی پۆستەی ئەمریکا بووە لە کۆشکی سپیەوە نزیکە. کاربەدەستان دەڵێن ترامپ کارداریەکەی داوەتە دەست کوڕەکانی بۆ ئەم ماوەیە کە سەرۆکە هەر بۆیەشە لەو ڕووەوە هیچ گرفتێکی یاسایی نییە.